بەڵێ هەر لە سەرەتای 22 کە کەرەنتینە بڕیاری وەزارەتی تەندروستی و پارێزگای هەولێر و وەزارەتی ناوخۆ بڕیار درا کە ئەوانەی لە وڵاتانی کە لە لیستی کەرەنتینەدانە و دەبێت کەرەنتین بکرێت لە هەولێرێ دەستمان بە کەرەنتینکردنی ئەو هاوڵاتیە بەڕێزانە کرد کە ماوەی 14 ڕۆژ لە کەرەنتین بمینێنەوە. بەڵێ مەبەست لە کەرەنتینکردن بەندکردن نییە یان ڕاگیراو نییە، شتێکی زۆر ئاساییە بۆ ئەوەیە پارێزی کردن لە گیانی ئەو هاوڵاتی و ئەگەر هاتوو هەڵگری ڤایرۆسەکە بێ بتوانین زیاتر کۆنتترۆلی بکەین نەوەکو پەرت و پڵاو بێتن، نەتوانین سەیتەڕەیەکی تەواوی لەسەر هاونیشتیمانیان. ئەوە دەبێ هەمومان هاوکاری یەک بین بۆ ئەوەی بتوانین ئەم ڤایرۆسە بەسەریدا زاڵبین، نەوەکو بەو مەسلەی کە دەرێ کەرەنتینە بە شتێکی ناشاستەی دەگاتن و پێویستە هەمومان هاوکار بین بە دەنگ وەزارەتی تەندروستی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر. لە ئێستادا نزیکەی 780 کەرەنتینمان هەیە لە شاری هەولێردا. ژمارەی ئەو کەسانی کە کەرەنتین کراون دوایین ژمارە چەندە؟ ینی نزیکەی 2500 بەزن لە سنووری پارێزگای هەولێر. دۆخی هەمان چۆنە؟ دۆخیان زۆر باشە. ئەوانە کە دێن لە ئەوجە کەرەنتین دوو شێوەی هەیە یان دوو زۆری هەیە. زۆرێکیان ئەو کەرەنتینانە کە لە دەروی وڵات دێن 14 ڕۆژ ئەمینێنەوە لای ئێمە، زۆرێکیان ئەوانەی بەرکەوتیان هەیە لەگەر توش بووان. ئێستا ئەوەشمان هەیە کە بەرکەوتەی دەبێتن ئەوش کەرەنتین دەکرێتن ماوەی 14 ڕۆژ تیمەکانی ما پزیشک و کارمەندانی تەندروستی چاودێریان دەکەن بە فۆرمێکی تایبەت، بەیانیان و ئێواران چاودێریێکی سڕ دەکرێن لە ماوەی 14 ڕۆژەکە کە تەواو دەبێتن بە دوو تیمی جیاواز. تیمێکمان هەیە سەریریە 3 پزیشکی پسپۆری دێن پشکنینی بۆ دەکەن، تەقاریری خۆیان ئەنووسن. تیمەشکەمان هەیە لە ڕێگای مختبەر و پشکنی سوابی لێ وەردەگیرێتن لە ماوەی 6 تا 8 ساعتێک نەتائیجەکە دەردەچێت، ڕەوانەی ماڵەوە دەکرێت، کارتێکی بۆ دروست دەکرێت، دووبارە ئامۆژگاریان دەکەن کە دەگەڕێنەوە ماڵەوە 14 ڕۆژ کە خۆیان کەرەنتینکەن تێکەڵ بە خەڵک نەبن بۆ پارێزیکردن لەو نەخۆشیە. لە ڕووی هەم ئوتێلەکان کە جیرا و تێلی چاکن، هەم خواردنەکە هەم پێداویستەکانیان گلەیەکی وایان نییە، زۆر ڕازیشن و دەشتوانن راپۆرتیان لێوەگرن، زۆر هیچ کێشەیەکیان نییە. وەکو تیمێکی پزیشکی ڕێنماییمان ئەوەیە کە هاوڵاتیەکان لە ماڵەوە بن باشترە کارنتین بن نەوەک ئەو ڤایرۆسە تووشی خەڵکی تر بێ و کە لە ماڵیشدا بنشن کۆ بنەوە بچنە لای تکە. باشترین ڕێنمایی ئەوەیە کە لە ماڵەوە بن کە تووشی کە کەسی تر توش نەبێت. باشترین شت ئەوەیە کە خۆیان بێن کارنتین بکەن نەوەک هاوڵاتی تر توش بکەن، دەبی کارنتین بن. ئێمە 14 ڕۆژە لێرەین. بەڕاستی ئەو خزمەت و ئەو خزمەت گوزاری لێرە هەیە لە ماڵی خۆمان ئەوە نییە، ینی بە شێوەیەکی زۆر باش خزمەت کراوین. ئەوە نییە خەڵک لێ دەترسێ بڵێنەوە زیندانە یان شتێکە. شوێنێکی خۆش و باش و خواردنی باش، خزمەت گوزاری باش لە هەموو لایەکانی داوا لە خەڵک دەکەم لە هەر جێگایەک دێنەوە پاراستنی خۆیان و کۆمەلگاکەمان بۆ پاراستنی وڵاتمان بێن کەرەنتینە وەکو ماڵی خۆتە. لە ماڵی خۆت خزمەت زیاتر دەکرێت، ئیسراحەت فەحز دەکرێت، لە تو لە ماڵی خۆت بیلانێ شک و گومانەکەت هەبێ بڵێ هەمە نیمە دەوروبەری خۆت توشکەی. بەس ئێمە لێرەین فەحز دەکرین بەردەوام، خزمەت کراوین بەردەوام، ئیدی هیچ شتێک نەلی بترسێ. بەڕاستی داوا لە هەم کەس دەکەم لە هەر جێگایەک دەتوانە لە ماڵی خۆی گومانێکی هەیە یەکسەر بێت. کەرەنتینەکردن بەواتای بەڕاستی خزمەتکردنە، ئیسراحەتە و دکتۆر دێ چاودێری دەکە، خزمەت دەکری. دۆخەکە ئاساییە. من ئێستا لە یەکێک لە کەرەنتینەکانی سنووری پارێزگای هەولێرم. لێرە تیمەکانی تەندروستی بە بەردەوامی لە ڕێگای کەناڵەکانەوە یاخود لە ڕێگای وەزارەتی تەندروستیەوە باز لەوە دەکەن کە هاوڵاتیان بێن خۆیان کەرەنتین بکەن بۆ ئەوەی کەسانی دەوروبەریان تووشی ئەو ڤایرۆسە نەکەن. لێرە پشکنینەکان ڕۆژانە بۆیان دەکرێت و وەکو تیمەکانی تەندروستی لێرە باسییان لەوە کرد کە لەو کەرەنتینەی من ئێستا لێم 146 کەسی تایە، زۆربەیان چەند ڕۆژێکە هاتون، بەشێکیشیان وادەکەیان کۆتایی دێتن. بۆی ئەوان دەڵێن پێویستە لەسەر تەواوی هاوڵاتیان ئەو هاوڵاتیانی بە تایبەتی کە لە درەوەی
هەرێمی کوردستان هاتوونەتەوە و خۆیان کەرنتین نەکردووە پێویستە بێنە ئێرە و خۆیان کەرنتین بکەن بۆ ئەوەی ڤایرۆسەکە زیاتر تەشەنە نەکاتن و چیتریش ئەو قەدەغەی هاتوچۆکە هەیە بۆی درێژە نەکێشێت و خەڵک ژیانی ئاسایی دەست پێ بکاتەوە.